بەو دەمەوبوونەی کەوا چی وەکو دەڤەرەکە چی وەکو خزمان و دۆستان وەکو شارەکە وەکو گەرمیان بە تایبەتی لە ڕاستیە کە بەدەمان و هاتن ئێمە ئێش و ئازارەکانمان سوو بوو سوپاسیانەکەین ئێمە لێرە ئەمڕۆ دووەم ڕۆژی پرسەکە کۆتایی پێهات بەمە ڕاستبێکی شکۆدارەوە لایەقی ئەوە بوو کەوا شەی سەردەشت ئێمە ئەوەی بۆ بکەینەوە زیاتریشەوە چونکە لە ڕاستیە ئەو لە پێناوی خاک و وڵاتی خۆیان گیانی خۆی بەخت کردووە جێگەی ئەوەدانێ ئێمە کەوا هەموو مەراسمێکی شکۆداری بۆ بکەین شەی سەردەشت لە گەرمیانەوە ڕۆشتووە چەکی کردووەتە شان و ڕۆشتووە دیفاعی لە خاکی کوردستان کردووە ئیتر باشوور بێ یاکو ڕۆژ ئاوا بێ هەر شوێنێک بێ ئەو ئامادەی خۆی دەربڕیوە کە ئەو خزمەتە بکە